هەستەکانی ئێوە کاردانەوەی هەنگاوەکانی ئێوەیە. ئێوە ئێستاکە دەتوانن بڵێن لە کام جەمسەری گرنگی ژیانتانەوە هەستی باش یان خراپ لە خۆتانەوەوە دەردەخەن لەبارەی هەر بابەتێک لە ژیانتاندا، وەکو پارە، تەندروستی، سەلامەتی، پیشە و تەنانەت پەیوەندی کەسێتیتان. هەر هەستێک کە هەتانە لە ڕاستیدا ڕەنگدانەوەیەکە لە پێدراوەکانی خۆتان نسبەت بەم بوارانە. کاتێک بیر لە پارە دەکەنەوە، هەستان ئەوەیە کە لەبارەی پارەوە بیری لێ دەکەنەوە. ئەگەر کاتێک بەهۆی نەبوونی پارەی پێویستەوە بیر لە پارە بکەنەوە و هەستێکی خراپتان هەبێت، بە دڵنیاییەوە ئێوە لەگەڵ هەلومەرجێکی خراپدا ڕوبەڕوو دەبنەوە و ئەزموونی بێپارەی دەکەن. لەبەر ئەوە خۆتان هەستی نێگەتیڤ بەدی دێنن و بە خەڵکانێکی تریشی دەبەخشنەوە. کاتێک بیر لە کارتان دەکەنەوە، هەستەکانتان بە ئێوە دەڵێن لە باتی ئەم مەسەلەیە چ کاردانەوەیەکتان لە خۆتان هەیە. ئەگەر هەستێکی باشتان نیسبەت بە کاردانەوەکەتان هەبێت، بە دڵنیاییەوە هەلومەرجی ئەزموونەکانی خۆتان وەردەگرن. لەبەر ئەوەی لێرەدا هێز و وزەی پۆزەتیڤتان بە خەڵکانی تر بەخشیوە. کاتێک بیر لە خێزان و تەندروستی یان هەر بابەتێکی تر دەکەنەوە لە ژیانتاندا، جۆری هەستەکانتان بە ئێوە دەڵێن چ ڕەفتارێکتان پەیوەست بەوانەوە هەبووە. لە هەست و خوڕەوشتان ورد ببنەوە، لەبەر ئەوەی پەیوەندیەکی نەبچڕاو لە نێوان هەستەکان و دنیای ڕاستەقینەی دەوروبەرتاندا هەیە. نویل گیدارد. ژیان بە شێوازێکی خۆڕسک و لە ناکاو نییە، بەڵکو وەڵامێکە لە بەرامبەر بەخشیشەکان و پێدراوەکانی ئێوە. ژیان و ئاواز و دەنگی ئێوەیە. هەر جەمسەرێکی ژیانتان کاردانەوەی نیەت و بیرکردنەوەی ئێوەیە. ئێوە خوڵقێنەری ژیانتانن. ئێوە خۆتان نووسەری چیرۆکی ژیانتانن. ئێوە ئەوەن کە دەرهێنەری ڕووداوەکانی ژیانتان و بەهۆی کردارەکانی ئێوەوە داهاتووتان هەر لە ئێستاوە مسۆگەر دەکەن. پلەیەکی بێسنوور لە هەستە دڵخۆشکەرەکانی ئێوە دەتوانن هەستی پێ بکەن لە ئێوەدا بوونی هەیە و ئەمەش بەم واتایەیە کە هیچ کۆتاییەک بۆ پان و بەرینی ژیان کە دەتوانن بە هەستی باشتان وەری بگرن بوونی نییە. هەروەها ڕادە و ڕێژەیەکی زۆر لە هەستە خراپەکان بوونی هەیە کە بە شێوازێکی فراوان نێگەتیڤ دەبن، بەڵام بۆ هەستە خراپ و دڵخۆشکەرەکان سنوورداریەک هەیە کە ناتوانن زیاتر لەوەی کە بۆی دانراوە تەحەممولی بکەن، بە شێوازێک کە لە کۆتاییدا دووبارە ئێوە ناچار بە هەڵبژاردنی هەستێکی باش و دڵخۆشکەرن. ئەمە هەر لە خۆ لە ناکاوەوە نییە کە هەستی باش حاڵ و دۆخی ئێوە باش و هەستی خراپ حاڵ و دۆخی ئێوە خراپ دەکات. عەشق پێشەنگترین هێزی فەرمانڕەوا لە ژیانە و ئەم هێزە ئێوە بانگێش دەکات و لە ڕێگەی هەستە باشەکانتان ئێوە ڕادەکێشێت و لە ئەنجامدا ژیانێک ئەزموون دەکەن کە شیاوی ئەوەن. هەروەها عەشق ئێوە لە ڕێچکەی هەستی خراپتانەوە بانگ دەکات، چونکە ئەم هەستە بە ئێوە دەدات کە ئێوە بە هێزی پۆزەتیڤی ژیانەوە پەیوەستن. هەموو شتێک بەپێی جۆری هەستەکانی ئێوەیە. هەموو شتێک لە ژیاندا بەپێی جۆری هەستی ئێوە دەڕوات. تەواوی ئەو بڕیارانەی لە ژیانتاندا دەیدەن بەپێی هەستەکانی ئێوەیە. تەنیا هۆکار و پاڵنەری هێزی تەواوی ژیانی ئێوە هەستەکانتانە. هەر شتێک لە ژیانتاندا کە خوازیار بن بەهۆی حەز و خۆشەویستی ئێوەوە بۆ ئەو شتە و لە بەرخاتری هەستێکی باشە کە ئەو بابەتە لە ئێوەدا دروستی دەکات. ئەوەی لە ژیانیشتاندا خوازیاری نین، هەمیشە هەستێکی خراپ لە ئێوەدا بەدی دێنێت. ئێوە دەتانەوێت تەندروست بن، لەبەر ئەوەی تەندروستی هەستێکی باش و نەخۆشیش هەستێکی خراپ بە ئێوە دەدات. ئێوە لە ژیانتاندا خوازیاری پارەن، چونکە بوونی پارە هەستێکی باش بە ئێوە دەبەخشێت و ئێوە پەلکێش بە کڕین و ئەنجامدانی کارە حەزلێکردووەکانتان دەکات و کاتێک ئێوە پارەیەکتان نەبێت، هەستی خراپ جێگای هەستی باش لە ژیانتاندا دەگرێتەوە.
ئێوە لە گەڕان بە دوای پەیوەندی دڵخۆشکەرانە و چێژبەخشن، چونکە ئەم پەیوەندیە ئێوە شاد دەکات و پەیوەندی ئاڵۆز و سەختەکان هەستێکی نێگەتیڤ و خراپ لە دەروونتاندا دروست دەکات. ئێوە بە دوای خۆشبەختی و بەختەوەریەوەن، لەبەر ئەوەی کە خۆشبەختیش هەستێکی زۆر جوانە و نەبوونی خۆشبەختیش هەستێکی خراپە. تەواوی ئەو شتانەی خوازیارن بە هەستی جوان دەوروژێن. ئێوە چۆنی هەستە باشەکان لە ژیانتانەوە وەردەگرن. تەواوی شتە حەزلێ کردووەکانتان وەکو پارە و تەندروستی و خۆشبەختی ئێوە بەرەو ڕووی خۆیان بانگ دەکەن. هەمویان مشتاقن کە بێنە ناو ژیانتانەوە. بۆ ئەم کارە ئێوە ناچار بە گواستنەوەی هەستی باش بە چواردەورتانن. ئێوە ناچار نین بۆ گۆڕانی دۆخی ژیانتان لەگەڵ خۆتان بەشەڕ بێن. خۆتان بخەنە ژێر گوشارەوە. تەواوی ئەوەی کە دەبێت ئەنجامی بدەن کاردانەوەی عەشقە بەهۆی هەستە باشەکانەوە. بەم شێوەیە دەبینن ڕووداوگەلی باش لە ژیانتاندا ڕوودەدات. هەستی باشتان هێزی عەشقی تەواوی شتە باشەکانی ژیان دەخاتە ژێر کاریگەری خۆیەوە. هەستەکان لەگەڵ ئێوەدا قسە دەکەن و بە ئێوە دەڵێن ئەم ڕێگایە ڕێگای گەیشتنە بە خواستەکان. هەستەکان ئێوە تێدەگەێنن. کاتێک کە هەستێکی باشتان هەیە ژیانتان بە دڵنیاییەوە خۆشتر دەبێت. بەڵام بۆ گەیشتن بەم شتە گرنگە سەرەتا ئەبێت وزەی پۆزەتیڤ لە خۆتانەوە وە دەربخەن. ئەگەر لە تەواوی ژیانتان ئەم قسەیە دووبارەکەنەوە و بڵێن کە بە مەرجی خانوو کار و پلەی بەرزی پیشەیی ڕۆیشتنی مناڵەکانتان بۆ زانکۆی دەرەوە، پارە و پولی زیاتر، هەلومەرجی سەفرەی باش یان سەرکەوتن لە پیشە و کار خۆشبەخت دەبن، بەم شێوەیە هیچ کاتێک بە هیچ کام لەوانە ناگەن. لەبەر ئەوە کە بیرکردنەوەکانتان شێوازی ڕەفتار و کردەوەی عەشق دەخاتە ناو ئاڵۆزیەوە. بیرکردنەوەکانی ئێوە یاسای ڕاکێشان لەم دۆخەدا بۆ شەڕکردن بانگێشتی ئێوە دەکەن. بۆ ڕاکێشان و وەرگرتنی خۆشبەختیەکان سەرەتا دەبێت لە هەموو شادتر و شادومانتر بن و شادومانی لە وجودتانەوە بڕژێت. هیچ ڕێگایەکی تر بۆ تێگەیشتن بە خۆشبەختی جگە لەم ڕێگەیە بوونی نییە، چونکە ئەمە یاسای بوونەوەرانە. هەرچیەکتان دەوێت هەر هەمانیش دەبێت پێشکەشی کەسانی تر بکەن. ئێوە لەژێر کۆنتڕۆڵی هەستەکان و عەشق و حەزەکانتانن و هێزی عەشق لە ئەنجامدا هەر ئەوەی کە لە ئێوەوە دەدرەوشێتەوە بۆ خۆتان دەگەڕێتەوە. خاڵە بەهێزەکانی هێز